سڵاوتان لێبێ خۆشەویستان، لەگەڵ پێشکەوتنی مرۆڤ پێداویستیەکانیشی زیادی کردووە. بۆیە لە دێر زەمانە مرۆڤ هەوڵی داهێنانی داوە لە زۆربەی ئەو بوارانەی کە پێویستێتی. یەکێکش لەو بوارانە ئامرازی گواستنەوەیە کە خۆی دەبینێتەوە لەو ئامرازانەی کە لەسەر وشکانی هاتچۆ دەکەن، وەک شەمەندەفەر و ئۆتۆمبیل. لە ئاسمانیش فڕۆکە و لە ناو دەریاش کەشتی دروست کردووە. بە گوێرەی پێداویستی قەبارەی ئامرازەکان گەورەتر کراوە. لەم ڤیدیۆیەدا باز لە دەزە بەلاحترین کەشتی دەکەین لە جیهاندا کە دڵنیان ببینینیان سەرسام دەبی. پێش دەستپێکردنی ڤیدیۆکە هیوادارم وەک پشتگیرێک لایکی ڤیدیۆکە بکەی و سەبسکرایب کەناڵەکەم بکەی، هەروەها دەتوانن لە تیکتۆکیش لەگەڵم بن. دوای ئەو ناوبڕە بەردەوام دەبین. دەیەم کوین ماری 2 لە فەڕەنسا دروستکراوە و یەکێکە لە زەبەلاحترین کەشتیە نەفەر هەڵگرەکان. لە توانایدا 2620 کەس هەڵگرێ. درێژی کەشتیەکە دەگاتە 345 مەتر و 15 چێشتخانەی تێدا لەگەڵ کۆمەڵێک هۆڵ و شوێنی یاری کەوات لێ دەکاتە هەست بە بێزاری نەکەی لە کاتی گەشتەکەتدا. نۆیەم ئەنسیم ئۆف دە سیس کەشتێکی زەبەلاحی زۆر جوانە. درێژەکەی 348 مەترە و چەندین مەلەوانگە و باخچەی تێدا کە دیمەنێکی دڵڕفێنی هەیە لەگەڵ چەندین یاری. سەرنجڕاکێشترین شت تێیدا هەبوونی ژوورێکە کە بە کرێنێک زیاتر لە 91 مەتر بەرز دەکرێتەوە و بەو هۆیەوە دەتوانی دەوروبەری کەشتێکە بە 306 پلە ببینی کە جێگەی 14 کەس دەبێتەوە لەم ژوورەدا. سیمفۆنیای دەریا یەکێکە لە گەورەترین کەشتیە نەفەر هەڵگرەکان لە جیهاندا. درێژیەکەی 362 مەترە و بەرزیەکەی 72 مەترە. لە 18 پێک هاتووە کە 16 بۆ سەر نشینەکانە کە 22 چێشتخانەی تێدا لەگەڵ 24 مەلەوانگە. 2759 ژووری تێدا کە توانای لەخۆگرتنی 6500 کەسی هەیە. کەشتیەکە هاوشێوی شارۆچکەیەکە کە پێویستت بە چەند ڕۆژێک دەبێت ئەگەر سەردانی هەموو شوێنەکانی بکەیت. هەفتەم کەشتی MS واسس کە لەلایەن کۆمپانیای ڕۆیال کاربیان دروستکراوە کە زیاتر لە 500 ئەندازیاری دەریایی کاریان لێکردووە لە ماوەی 3 ساڵدا. درێژی کەشتێکە 362 مەترە و لە 19 پێک هاتووە. توانای لەخۆگرتنی 6300 سەرنشینی هەیە جگە لە دەستەی کارمەندانی کەشتێکە کە ژمارەیان 2106 کەسە. نوێترین تەکنەلۆژیای ئەندازیاری لەم کەشتیە بەکار هاتووە کە کۆمەڵێک شوێنی نایابی هەیە وەک مەلەوانگە و یاریگە و باخچە و چێشتخانە. ئەم کەشتیە 2700 ژووری تێدایە. شەشەم کەشتی MSC ئۆسکار لە 14 ساڵی 2015 ئەم کەشتێ دەستی بەکار کرد و
بووە گەورەترین کەشتی گواستنەوەی حاوێ لە جیهاندا، دوای ئەوەی پێشتر کەشتی CSCL چینی لە پلەی یەکەم بوو. ئەم کەشتێ توانای هەلگرتنی 19124 حاوێ هەیە کە کێشی بارەکەی دەگاتە 197362 تەن. شوێنی کۆنتڕۆڵکردن و لێخۆڕنی کەشتیەکە لە ناوڕاستدایە. خێرایی کەشتیەکە دەگاتە 42 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. پێنجەم کەشتی USS نیمیتز، گەورەترین کەشتی فرۆکە هەلگرە لە جیهاندا کە توانای هەلگرتنی 100,000 تۆنی هەیە و بە گەورەترین کەشتی جەنگی لە جیهاندا هەژمار دەکرێت. یەکەم دانە لەم کەشتیە لە ساڵی 1975 دروستکراوە و کۆتا دانەش کە دەیەمینە لە ساڵی 2009 دروستکراوە و ناونەراوە جۆرج H.W. بۆش. کەشتی نیمیتز زیاتر لە 40 ساڵ کاری کردو و لە ئێستادا پێویستی بە نوێژەنکردنەوە هەیە. درێژی ئەم کەشتیە دەگاتە 330 مەتر و بەرزیەکەشی 77 مەترە. لە توانایدا 90 فرۆکەی جەنگی هەڵبگرێ، هەروەها شوێنی 3000 سەربازی هەیە بۆ مانەوە تێیدا جگە لە 500 سەربازی دەستەی کەشتیەکە. چوارەم کەشتی مۆلەر مارسێک یەکێکە لە گەورەترین کەشتیە بار هەلگرەکان لە جیهاندا کە توانای هەلگرتنی 18172 حاویەی هەیە و درێژەکەی 399 مەترە و بەرزیەکەی 59 مەترە. لە ئێستادا 20 کەشتی لەم شێوەیە هەیە. سێیەم کەشتی بلو مارلین، توانای هەلگرتنی 75,000 تۆنی هەیە و درێژی کەشتیەکە 225 مەترە، بەرزیەکەشی 47 مەترە و سەرڕووی کەشتیەکە بە قەد 2 یاریگای تۆپێ هەیە لە ڕووبەردا. 5 بزوێنەری هەیە کە توانای هەر یەکەیان دەگاتە 70,000 ئەسپ. ئەم کەشتیە بەکاردێت بۆ گواستنەوەی ئەو شتانەی کە کێش و قەبارەیان زۆرە وەک کەشتی جەنگی USS کۆل، هەروەها بەکار هاتەوە بۆ گواستنەوەی گەورەترین دەستگای نەفتی لە ناو دەریادا. دووەم کەشتی CSCL کلۆب لە مانگی 12 ساڵی 2014 دەستی بەکار کردووە کە توانای گواستنەوەی 19100 حاویەی هەیە. ئەم کەشتیە خاوەنداریتی دەکرێت لەلایەن کۆمپانیای هێلی دەریایی چینیوە. بە دووەم گەورەترین کەشتی حاوێ هەلگرتن هەژمار دەکرێت لە جیهاندا. درێژی کەشتێکە 400 مەترە و بەرزیەکەی 6 مەترە و لە وڵاتی کۆرەی باشوور دروست کراوە. یەکەم کەشتی پریلۆت، 3 کۆمپانیا بە یەکەوە ئەم کەشتیان دروست کردووە. بەکاردێت بۆ دەرهێنانی دەیان 1000 بەرمیل نەفت لە ڕۆژێکدا.
ئەم کەشتێ بە گەورەترین کەشتی دادنرێت لە جیهاندا. درێژی ئەم کەشتێ دەگاتە 488 مەتر و پانیەکەشی 84 مەترە. لێرە هاتنە کۆتایی. ئەگەر ڤیدیۆکەت بەدڵ بوو لاکی بکە و لە بیرت نەچێ بۆی بەردەوام بابەتی زیاتر ببینی سەبسکرایب کەناڵەکەم بکە لە یوتیوب هەروە زەنگۆڵەکەش ساڵک بکە بۆی ئاگدار بکرێەوە لە کاتی بڵاوکردنەوەی هەر ڤیدیۆیەکم. زۆر سپاس کە بینەر بوون.